ئەمڕۆ لە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی مناڵانی سلێمانین بۆ مەبەستە میوانداری چەند پزیشکێکی پسپۆڕەکەین کە بزانین ئامانج لە کردنی ئەم جۆرە کۆنفرانسانە لە بەرزکردنەوەی ئاسی زانستی پزیشکان بە چ جۆرێکە و چۆن ئەتوانین ئەم جۆرە کۆنفرانسانە بەردەوامی پێبین بۆی کە ئاسی پزیشکی زیاتر و باشتر بەرەو پێش بەرین بۆ مەبەستە میوانداری پرۆفیسۆر یاریدەدەر بەڕێز دکتۆر خالید حەمەد ساڵحمان کردووە. دکتۆر فەرموو بەیانیت باش بەخێر بیت. ئەگەر پێم بڵێ ئەم کۆنفرانسە چۆن ڕێکخراو و ڕێکخەرەکانی چێن و ئامانج لە ئەم جۆرە کۆنفرانسانە چییە؟ طبعا ئەمە وەکو سلێمانی یەکەم کۆنفرانسی زانستی دەربارەی نەخۆشیەکانی مناڵان ئێمە با بڵین چەند کۆنفرانسێکی ساڵامان هەیە مەسەڵەن لە عێراقا وەکو کوردستانی شەمانە پێمان خۆش بوو وەکو شاری سلێمانیش و نەخۆشخانەی مناڵان بە هەمانگی لەگەڵ با بڵین کۆلێژی فیزیکی زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی زانستی دەربارەی نەخۆشیەکانی مناڵان با بڵین دروست بکەین کە توانیمانە الحەمدوللا ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەی و دەست پێ بکەین بە مەبەستی پێشخستنی ئاستی زانستی پزیشکانی مناڵان لە سلێمانی بە گۆڕینەوەی با بڵین ڕابۆچوون لەگەڵ پزیشکانی دەرەوە کە ئەمڕۆ ئێمە میوانمان هەیە لە بەریتانیا لە ئەمریکا لە وڵاتە عەرەبیەکانەوە هەروەها لە شارەکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و بەغداش میوانی لێ و پزیشکی پسپۆڕ و خاوەن خبرا لێرێ و کە لەگەڵێک ئاڕا ئەگۆڕینەوە ئەو بەرەو پێشوونە زانستیانی کە ئێستا هەیە ئەڵگۆڕەکەین. دکتۆر پێمان بڵێ ئەو بابەتە زانستیانە چییە کە لێرە باسەکردن و چۆن ئەو هەنگێک دروست دەکەن لە نێوان خۆتان و پزیشکانی بیانی بۆەوەی کە لەمە لە ئاسی زانستی بەرەو پێشتر بەرین. طبعا ئێمە بەهۆی ئەو لینکانی کە دروستمان کردوە لەگەڵیانە توانیمانە یعنی ئەوان بناسین ئەوان ئێمە بناسن و داوەتیان بکەین و ئەو بەرەو پێشوونە زانستیانی کە هەیە لا خۆیان بێن لێرە باسیکەن. ئێمەش باسی ئەو شانێکی کە خۆمان لێرە ئەیکەین لەبارەی چارەسەرکردنی نەخۆش و دۆزینەوەی ئەو نەخۆشیانی کە تا حدێک بڵین دەگمەنە و نییە، هەروەها ئەو توێژنەوانی کە تا ئێستا کراوە هەندێک بە توێژنەوە بەشدارە لە کۆنفرانسەکەیە. باشە تا چەند شاری سلێمانی لە ڕووی ئاستی توێژینەوە بەرەو پێش چووە و ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسانە لە شاری سلێمانی تا چەندێک بەڕێزت بە گرنگ جێزانین؟ ئەتوانم بڵێم ئەم ساڵێکێکە لەو ساڵانی کە سلێمانی یەکێک بۆ لە ساڵانی کە دەوڵەمەند بووە بە کۆنفرانس بۆ هەموو بەشەکان ئەوەی کە من ئاگادار بم ئەم ساڵ هەموو بەشەکان توانیوێتی کۆنفرانسی زانستی ببەسێت و سلێمانی بەهۆی ئەوەی کە بەڕاستی وەکو بڵێ کۆمەڵە پزیشکی پسپۆڕی باشی هەیە کە خاوەنی خبرە و زیرەکین و ئەتوانم بڵێم لە مستەوای پزیشکانی دەرەوەیان ئەمەش هۆکار بۆ ئەوەی کە ئەم کۆنفرانسە دروست بێ و لەدایک ببێت. ئەم بابەتانەی لێرە لە ڕووی تیۆریەوە باسەکرێن تا چەند لەلایەنی پراکتیک و ئەمەلیەوە ئەکرێ دواتر پشتی پێ بەستێ و لە ژیانی ڕۆژانە و لە کاری ڕۆژانە لێرە لە سلێمانی سوودی لێبنێت. من وەکو خۆم ڕایم وایە ئەوەی کە ثیۆریە لەسەر ئەرزی واقع ئەیبینی تۆ هەیە بۆیە کە یعنی ئێمە هەدەفەکەمان ئەوەیە کە ئەوەی کە لێرە فێرەبین لە حیاتی عملی خۆمانە جێبەجێ بکەین. ئەوەی کێکە لە تارگێتەکەی ئێمە ئەوەیە وەکو بڵێ ئۆبجێکتی ئێمە هەدەفی ئێمە کە بتوانین ئەوەی کە فێر بووین جێبەجێ بکەین. بەڕێزت بە چی بەشداری کردووە لەم کۆنفرانس؟ وەکو خۆم بە حاڵەتێکی نادیر بەشداریم کردووە کە حاڵەتێکی دەگمەنە و توانیمانە تەشخیصی بکەین و عیلاجیشی بکەین. ئەکرێ ئەم پزیشکانەی کە لێرە ئەم جۆرە کۆنفرانسانە بەڕێوە بن ئەوانش کە بەشداریەکەن دواتر چ گۆڕانکاریێک لە ڕووی ئاستی زانستیان ئەکرێ ڕوو بدات؟ طبعا ئێمە لە هەموو ئەم حاڵەتانی کە با بڵین باس ئەکرێت تۆ کۆمەڵێک خاڵی زانستی فێرەبی لێ ئەم خاڵە زانستیانە دوای تۆ لە حیاتی ڕۆژانی خۆتا جێبەجێکی لە هەمان کاتە دەرگایەکی شواڵاکە بۆ زیاتر کرانەوە بە ڕووی دەرەوە. بە نمونە ئێمە یەکێک لەو شتانی کە کردومانە لەگەڵ وڵاتی ینی ئینستیتوتێک لە بەریتانیایە لینکێکمان دروست کردووە کە ئێمە توانی ئەو نەخۆشە دەگمەنیانی کە لێرە تا ئێستا تەشخیص نەکراون نازان چیە خوێنیان لێوەرگین ئەینێرینە دەرەوە بەبێ مقابل فەسەکەکەن و بۆمانە دێنەوە تا ئێستا توانیمانە زیاتر لە چەند سەد خێزانێک ینی زیاتر لە سەد خێزان سودمەند بوو بێتن لەمە هەرچەند فەحسەکە جاری وایە زۆر ئەخانێ درێژ ئەخانێ بەهۆی ئەو لۆدی کە لە سەریانە ئەمە یەکێکە لەو دەرگانە و لەو سوودانی کە لەم کۆنفرانسانە بەدەست ئێهێنی.
دکتۆر خالد حەمەد ساڵح سپاسی بەڕێز دەکەین سپاس بۆ ئەنجامدان و بۆ ئەوەی کە بەشداریم کۆنفرانسیت بۆ ئەوەی کە سی زانستی پزیشکان بەرزتر و باشتر بێت سپاس بۆ بەڕێزت میوانێکی ترم لەگەڵە بەڕێز دکتۆر هونەر هەورامی دکتۆر هونەر بەیانیت باش بەخێر بێ بەڕێزت وەکو پزیشکی پسپۆڕی مناڵان کە بەشداریم کۆنفرانساکەی تا چ ڕادێک لە ڕووی ئاستی زانستیەوە ئەکرێ بەرەو پێشچوون ڕوودات لە دوای بەشداریکردن لەم جۆرە کۆنفرانسان و بۆچی بە گرنگ جێزانی کە پزیشکان بەشدار بن پێشەکی بە خێراتنتان دەکەم دیارە من یەکەمین کۆنفرانسە کە لەلایەن نەخۆشخانەی مناڵان و دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و ڕێگەخرێ ئەبێتە دەرگایەک بۆی ساڵانە چەند کۆنفرانسێکی تر بکرێت وەکو گرنگی کۆنفرانسەکە لەوایە کۆمەڵە بابەتی هەنوو کە ئەبدەیت دەکرێت و کۆمەڵک پزیشک لە دەرێ وڵات لە شارەکانی تری عراق و لە وڵاتان دیراوسەوە هاتوون ئەتوانین ئێمە بە شێوەیەک لە شێوەکانیانی زانیاری سوود بێکتر بگەێنین بەڕێزت کە بەشداری ئەم جۆرە کۆنفرانسانەکەی تا چەند سوودمەند دەبێت لە چ ڕوویەکەوە هەست دەکەیت کە ئاستی زانستی ئەکرێ بەرەو پێش بەرێ ئایا تەنها کۆمەڵک شتی تیۆریە یاکرێ لە ژیانی ڕۆژانە و لەگەڵ ئەو نەخۆشانەی کە بەڕێزت ئەیان بینی ئەکرێ سوودی لێ ببینیت و لە ڕووی چارەسەر و لە ڕووی پشکنین و لە ڕووی دەستنیشانکردنی نەخۆشیەکانەوە هاوکارت بێت وەڵە خۆی هەموو کۆنفرانسێک چەند بابەتێکی نوێگەری تیا بازەکرێ ئەبدێت ئێمە ئیسفادە لە ئەبدێتان ناکەین و تێکەڵبوونمان لەگەڵ پزیشکانی دەرێ وڵات و باسکردنی کۆمەڵک نەخۆشی کە ساڵانە دۆزرێنەوە هەم بۆ خۆمان باشە هەم بۆ ئەو شوێنەی باشە کە ئیشی تێدا دەکەین لات گرنگە کە هەموو پزیشکان لەم بوارەیە لەم جۆرە کۆنفرانسانە بەشداری بکەن ئەکیدیانی ئەم کۆنفرانسانە نوێگەریەک وایە کە پزیشکانیان نێرە چەندین بابەتی نوێ تاوتەیەکەن جگە لەوە ژەمە لە ماوەی ڕابردوودا ئەتوانیمانە لەگەڵ پزیشکانی دەرێ وڵات لینکێک دروستکەین ئەگەر نەخۆشیە گیان تۆپیکێک هاتبێتە پێشەوە پێکەوە بەستمان کردەوە باشە دواوتە چییە و چۆن گەشتبینی بەرامبەر بەم کۆنفرانسە کە لە سلێمانی کراوە بگمە تاوان کۆنفرانسەکە وەکو ئانی دەرگایەکی زانستی وایە بۆ شاری سلێمانی بۆ یەکەم کۆنفرانسە ئینشاڵڵا ساڵانە کۆنفرانسی تری بەدوایەت و بێتە دەرگایەک بۆ چەندین کۆنفرانسی تر سپاس بۆ بەڕێزت دکتۆر هونەر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ بەشداریکردنت یەکێک لە پزیشکە پسپۆڕەکانی تر بەڕێز دکتۆر چێنەر عومەرە کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانەوە ئێستا بەشدارە لەم کۆنفرانسە دکتۆر بەیانیت باش بەخێر بێیت ئێمە زیاتر پێمان بڵێیت بەڕێزت کە بەشداری لەم جۆرە کۆنفرانسانەکەی تا چەندێک لە ڕووی ئاستی زانستی و سوودمەند دەبێت دواتر بەدڵنیاییەوە ئەم جۆرە کۆنفرانسانە سوودی دوولایەنەی هەیە ئێمە وەکو پزیشکانی سلێمانی و کوردستان هەروەها کۆبوونەوەمان لە کۆنفرانسێکی ئاوا لەگەڵ پزیشکانی ناوچەکە مەبەستم وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتە نزیکەکانی خۆمان وەکو تورکیا ئەمڕۆ کە سپیکەرمان هەیە لە ئیتالیاوە هەمانە لە ئەمریکاوە هەمانە ئەمە بیر و ڕاگۆڕینەوەیە فێربوون لە ئەزمموی ئەوانەوە تەبان کە ئەوان لە ئێمە پێشکەوتوترن هەروەها ئەوانیش لە ئەزمموی ئێمەوە فێرە بین لەبەرەوەی شێوازی ئیشکردنی ئێمە بە جۆرێکی ترە زۆر زەرورە ئەم جۆرە کۆنفرانسانە ئەم ساڵ ئەمە دووەم کۆنفرانسەکە لە کوردستان نەکرێ بە خۆشحاڵیەوە چەند مانگی کردنەوە پێش لە هەولێر کۆنفرانسێکی هاوشێوە هەبوو سوودی زۆرە بەڕاستی ئێمە هەستەکەین هەموو جارێ بەشداریکردنمان لەم کۆنفرانسانە ئەبدەیتە بینەوانێ شتی تازە وەرەگرین بیر و ڕائەگۆڕینەوە و لە کۆتاییە هەمومان دەتوانین بێکەوە وەکو پێش هەموو شتێک پزیشکانی عێراق و کوردستان پاشان لەگەڵ پزیشکانی بیانی هەمومان بەیەکەوە بگەینە باشتر بگەینە ئەو ئامانجەمان کە خزمەتکردنی مناڵانی هەموو جیهانە بە بێجیاوازی بەڕێزت تا چەند گەشتبینیت بە ئاستی زانستی پزیشکان و بەتابەت پزیشکانی کوردستان و تا چەند بە گرنگ جێزانی کە لە شاری سلێمانی ئەم جۆرە کۆنفرانسانە ئەنجام بدرێت و بەردەوام بێت زۆر گرنگە لە کوردستان بکرێت پێش هەموو شتێک وەکو کوردستان هەمووی پاشان گرنگەکە لە سلێمانی ئەکرێت لەبەرەوەی یەکەم ڕێگەی دووری بۆ ئێمە نزیک کردوێتەوە دووەم شارەکەمان بە میوانانی دەرەوەمانە ناسێنێ ئایا لە ناو عێراق بێ یاخود لە دەرەوەی عێراق بێ و بە دڵنیاییەوە لەم جۆرە کۆنفرانسانەیە ئەوەی من لە کۆنفرانسی هەولێریش بۆم دەرکەوت لێرەش بۆمان دەرەکەوێت زۆر جارە بینین کە پزیشکەکانی خۆمان لە شێوازی ئیشکردنیان هەروەها بینیمانە لە پێشکەشکردنی محازەرەکانیش یعنی وەکو سپیکەریش لە توێژینەوەکانی کە کراوە بەڕاستی
هەندێک جار میوانەکانی خۆمان بە دڵنیاییەوە پێ دەڵێم یعنی قسەکەرەکانی خۆمان پێشکەشکارەکانی خۆمان مامۆساکانی خۆمان پزیشکانی خۆمانن زۆر باشتر بوون لە پزیشکە بیانیەکان لە پێشکەشکردنیان لە توێژینەوەکانیان کە بەڕاستی ئەوە شتێکە جێی سەرسوورمان نییە بۆ ئێمە بەڵام لە سیقەی ئێمە زیاد دەکات خۆزگە خەڵکی ئاسایی وەکو ئێمە خۆمان چۆن ئەمانە ئەبینین کە پزیشکانی خۆمان لە چه ئاسەکان بەراورد بە پزیشکە بیانیەکان و عەرەبیەکان ئەویان ببینیان. دکتۆر من ئەمە دوا پرسیارمە زۆر جار باس دەکرێت فڵانە پزیشک لە کۆنفرانسە فڵانە پزیشک چۆتە دەرە وڵات بۆ کۆنفرانسە ئەمە بە بینەران بە خەڵک بە دایک و باوکی مناڵەکان بڵێ تا چەند گرنگە پزیشکان لەم جۆرە ئەپدەیتانە بەردەوام بن ئایا چوونە دەرەوە بۆ کۆنفرانس یاخود کۆنفرانسێک کە لێرە لە شاری خۆت لە سلێمانیە کرد ئەمانە ئایا بەشێکن لە کاری پزیشکی و بەشێکی دانەبراون یاخود ئەمە شتێکی وەکو بڵین اختیاریە کرێ بکرێەوە کلێنێک لە ڕاستیە پزیشک گرنگترین پیشەیە کە پێویستە بە ئەپدەیتکردنەوەی دەبەروی زانستی پزیشکی بە شێوەیەکی گشتی ساڵانە ئەگۆڕێت ڕەنگە ڕۆژانەش بگۆڕێت بۆیە ئەگەر لە ڕێی کۆنفرانسێکی واوە نەبێت تو چۆن دەتوانی پزیشکەکانت تازە بکەیتەوە هیچ شتێک وەکو ئەوە نییە کە پزیشکەکە بچێتە کۆنفرانسێکەوانەیە و ڕوبەڕوو لەگەڵ ئەو کەسانی کە خۆیان توێژینەوەکانیان کردو ئەو کەسانی کە پێشەنگ و پایۆنیرن لە بواری پزیشکیا بەتایبەت ئەمە باسی پزیشکی مناڵان دەکەین لەکوێ لەگەڵیان دانیشی بیر و ڕابگۆڕیتەوانێت لە کۆنفرانسێکی ئاوایە ڕوبەڕوو لەکوێ تۆ زانیاریەک لە ئینتەرنێت بخوێنیتەوە لەبەرەوە زۆر گرنگە ئەو پزیشکی کە باشترین پزیشکە ئەوەیە کە بەشداری زۆرتری کۆنفرانسەکات لە ڕاستیە ئەگەر بتوانێت. سپاس بۆ بەڕێزت دکتۆر چەنەر سپاس بۆ ئامادەبوونت.